سلام ورحمة الله مامۆستاجان. باشی مامۆستاجان دەست مازەکە. سەلام دیارە زۆرم سوپاس دەکەم. باشی مامۆستاجان سپاسدەکەم بەخێرن سەر چاوان. وەڵای مامۆستاجان ئیشەکەمان ئەوەیە بۆچەکەش کەمەوە هیچ ئیشەکەمان نییە. ئەم ئیشەکەن ڕۆژانە؟ ئەرە وەڵا هەر ئەو ئیشە دەکەین ئیشەکەمان نییە. لەو کۆمپانیاین جارەوە زۆریش جارەوە مەعاشەکەی تاخیر دەکەن. ئەو جەر بەگەرمە و سەرما ئەو دێن بڵین ڕەمەزانش یەخۆ دڵی یەک ئیش نییە دەبێت سەعات 4 بینێ دەرێ زۆر ناخۆشە زۆر ئەزیەتە. یعنی بە زمانی بە ڕۆژوش. ئەرێ وەڵا بەڵێ ئەرەوەڵا بە ڕۆژوو دەبین نان و چای دەخۆین بە ڕۆژوو پارشێوەمان کرد دەبێ بینێ دەرێ هەتا سەعات 12 ئەوە دەبێت ئەو ئیشێکین جارێەوە زیاتریش دەبێت سەعات 3 بووە بە خۆت دەزانی ژیانیش قورسە هیچ ئیشەکەمان نییە بەڵێ وەڵا کرێکاری کێ بکەین پێڕا ناگەین هەر ئیشەکە قورسە ئێرە هەتا فریا ئەو ئیشەی کۆمپانیای دەکەی دەچیەوە ماڵێت دەبێت بە سەعات 2-3 هیچێکەمان بۆ ناکرێت زۆر جار هەیە خەرزمان کردو بۆ خۆراک بۆ شتی دیکە بۆ بژێوی ژیانی ماڵە منداڵ هەرە وەڵا خەرزمان کردو لە دوکاندارەکان کتومە لەسەرمان ڕاوەستا هەتا مەعاشەکەمان بۆ دێ ماڵیان ئاوادان بێ ئەوش بە قەرزیان داوینێ. دەستگای خێرخوازی بەخشین بڕێکباری بە دیاری بۆ هێناون بەڵێ بۆ ئەم مانجی ڕەمەزانە بۆ ژێوی ژیانتان ماڵی ئاودان بە زیاد بێ خوا پاداشتان داتەوە دەستان خۆش بیاڕبی ماڵتان ئاوا بێ خوا هێندەی دیکەتان زیاتر بۆ کاو ماڵی تۆش هەموو لایەکی ئاوادان بێ بە زیاد بێ مامۆستاجان دەست خۆش بیاڕب بە زیاد بیاڕب. سلام علیکم کاکی جیان باشن خۆی گەورە لەشتان ساخە ئینشاڵڵا ئێمە لە نووسینگەی چەمچەماڵی بەخشینەوە هاتوونیان بڕیا و کاریمان بۆ ئێوە هێناوە کە ئێوە نیشانە و ڕەمزی پاک و تەمیسی ئەم شارە بە ئێوە جوانە دەوامتان چۆنیە کێ هەڵەسن بۆ دەوام ئێمە سەرەتا ئەمیشە لە ساعە حوتی بەیانی و تا 2 نیۆڕۆیە ئینجاگەنە ئێمەش وەک فەقیرین و دایکن و خوشکێکم لەسەر و خانی کرێمانەیە و کرێکیشن تا چەند چی تێ بۆ خێرخوازان کە هاوکاری هاوکاری خەڵکی سپاسی خواکەین و سپاسی خێرخوازانەکەین لەشیان ساغ بێ و تەمەندرێژ بن و ئێوە ڕەمەزانانی ژیانی بە مانگی پیرۆزی ڕەمەزانە بەردەوامن لە کاروانیە بەم ڕەمەزانە ئێمە هەر ئیش خۆمانەکەین لەشتان ساغ تۆ برایجان چی تێ بۆ خێرخوازانەوانی کە هاوکاری فەقیر و هەژار و کەم دەرامەتەکانن یەکەمجا زۆر سپاسی دەستگای بەخشینەکەین کە هاتوونە لە مانگی ڕەمەزانی پیرۆزەیە هاتنە هاوکاری ئەم خەڵکاکەن و ئێمە لە سەعات 5 بەیانیەوە تاوەکو 2 نیۆڕۆ جاوایە بەگوێری ئیشەکەمان دەست پێکەین بە ئیشکردن تاوە بین تر ئێمە لە ماڵەوە خۆم و باوکم و برایەک و خوشکێکین باوکم حەماڵ و خۆم ئەلەم ئیشە خۆی گەورە لەشی باوکیش و خۆتیش ساخە دیارە ئێمەش وەکو دەستگای خێرخوازی باشین ئەم کارەیەوە بە کارێکی پیرۆزە زانین و بەوەیە زانین کە ئێوە جوانیەکەن بۆم شار و بۆ وڵاتە ئێمەش بڕێکی یاوکاریمان بۆتان هێناوە بە هیوای ئینشەڵڵا کار ئاسانیتان کار ئاسانیەک بۆ ژیانتان بکە ئینشەڵڵا
کاکەی من فەرموو ئابرای سەلامەت برا پیرۆز سابێ